بەڕێوەبەرایەتی هونەری و ڕۆشنبیری سۆران بە دروشمی لە وشەوە بۆ ئاسۆی یەکەمین دیداری شعری بۆ 14 شاعیر لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هۆڵی ڕۆشنبیری سۆران ڕێخست. لەو دیدارە شعریە چەندین دەقی شعری لە بوارە جیاوازەکان لەلایەن شاعیرانی بەشدار بوو خوێندرایەوە. دیداری شعری یەکێک لە نریتەکانی چالاکی سەقافی ڕۆشنبیری بینینی توانای ئەو کارکتەرانەوەیە کە ممارەسی ئەدەب بکەن. لەو دیداردا بۆ دەرەکەوێت کە توانای ئەو کەسانی کە بەشداریان کردوە چەندە و هەروەها لەکوێوە ئەڕوانە ئەدەب ئەمانە خۆیان هەوێ خۆیان کەشفەکەن، ینی شناسی ئەدەبی بەدەست بەدەموچاو نییە، بە قیافە نییە، بە دەنگەدەنگ نییە و بە شیعاراتش نییە. شناسی ئەدەبی بە توانای ئەدەبی هەیە، بە توانای ڕۆشنبیری هەیە، بە عمقی بیرکردنەوە هەیە. لەم جۆرە دیدارانە شتی پەرپوت شەبینی، شتی خراپ شەبینی، شتی باش شەبینی. بەشداریە ئەفرەتێ کۆڕبوونێت شعریدا و بدیدارێت هزریدا پڕاستی کارێکی گەلێکی گرنگە و بۆ خانمên نوێسەریە گرنگە بەشداریە خۆ و ڕۆڵێ خۆ و ناوێ خۆ هەبێتت vê گۆڕاپانە ئەدەبیدا ji ber ku em afret pitirîn şnîva komelge heye divêt me peyva xwe hebitin vêt afret ev cüreta nebinivîsîtin çi helbest bit çi gotar bit çi roman bîtin bedaxewa ji ber ku sosyal medya gelek karîgerî li ser astê edebî Kurdistanê da û cîhanê da giştî kiriye ji ber hindê ev dîdare gelekî giring in. دوو ئیجابیاتی هەیە باڵێن دوو لایانی ئەرێنی هەیە. ئەوەڵان وەکو چاڵاکی شعری لە دنیای ئەوڕۆ کۆمەڵگەی کوردی بە حکمی ئەوەی کە فەزایەکە فەزایەکی باڵێن زیاتر هەواڵی سیاسی و هەواڵی ناخۆشە کەمتر ئەپڕژێنە سەر چالاکی ئەدەبی و کەمتر خەڵک لەگەڵ شعر بەریەکەوتنی هەیە. ئەویان ئیجابیاتێکی باشە، ئاشکردنەوەی خوێنەرە، ئاشکردنەوەی شعر دۆستە لەگەڵ شعر. بەلایەکی دیکەوە ئاشناکردنی کۆمەڵک دەنجی جیاواز و خەڵکی شارۆچکەی جیاوازی ناو هەرێمی کوردستانە. نامەبوون سەرەتای ڕۆژانەوەی هەموو شتەکان هەر وەکو درەختەوایە کەلبی کردەوە وەزەکان خۆی دیارە هەر جیهان بە تەواوی ینی بەرەو پوچگەرایەکی غەریبە ڕوە لە سیاسەت، لە علاقاتی کۆمەڵایەتی، لە بەڕێوەبردن و کارژێڕی کاروبارەکان تا دەگاتەوەی کە شەعر کە یەکێکە لە ئەساسیاتە ڕۆحیەکانی ئینسان کە من پێم وایە بەر لە هەموو شتێک دەبێ هەبێ هەمووی لاواز بوو. سەرەکی زیاتر ئەو شعران ئێستعابەکە کە زمانەکان سادەیە و کەرەستەکانی سادەیە، بەڵام ئەمە هەڵەیەکی گەورەیە. شعر شاعر بێتە ئاستی کۆمەلگا. شاعر بڵێ شاعر دایمەن ئەبێ ئاستێک بەرزتر بێ و دەستی کۆمەلگا بگرێ بۆ ئەوێ ڕای بکێشێ، نەک خۆی بێتە خوارەوە بۆ ئاستی کۆمەلگا. دروستکردنی پردێکی پەیوەندی لە نێوان هەموو شاعێرانی شارەکانی کوردستان و گرنجیدان بە ئەدەب و شعر بەگشتی. هەروەها زۆر ئەنی لە مێژە وەکو چالێکێکی گەورەی وەها لە سۆران نەکراوە بە پێویستمانزانی ئەو چالاکی ئەنجام بدەین کۆمەڵە شاعرێک لەسەر ئاستی کوردستان لە شارەکان بەجێرەی ئیمکانێت و پێویست داوەتیان بکەین و ئەو دیداریە شاری ئەنجام بدەین.